بەڕای تۆ مافی کرێکار لە کوردستان پارێزراوە؟ مافی کرێکاران لە کوردستان بە شێوەیەکی گشتی مافیان پێشەڵ کراوە، بە هیچ شێوەیە مافیان دابین نەکراوە، چلایانی پەیوەندە دام و دەستگاکان چ حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لە کرێکاران بداتەوە و مافیان دابین بکات و بە شێوەیە کە بتوانن بۆ خۆیان بژین بۆ ینی مستەقبەلێکیان هەبێت. من ناوم جەلالە لە وڵاتی هۆڵەندەوە هاتوومە بە سەردان بۆ کوردستانی ئازیزمان، کەسێکی کوردستانیمە و کوردیش کوردستانیمە و حەق و مافی کارگەر لە ئوروپا بە شێوازێکە و لە کوردستانی ئێمەدا بە شێوازێکی ترە. لەوێ هەرکەس حەق و مافی کاری پێدەدرێت لەلایەن شیرکەتەکانەوە یا بڵێن لەلایەن فیرماکانەوە بیمە دەکرێت و ئەگەر بەربێتەوە ئەگەر حادسەیەکی کاری بۆ بێتە پێشێ لەلایەن ئەو شرکەتەوە بیمەکراوە و سڵامەتی خۆی دەبێت بەدەست بێنیتەوە. بەڵام بەداخەوە لە کوردستانی ئێمەدا هەمچین شێوازێک نییە و زۆر بەداخم بۆ کوردستانی عزیز هیوادارم کە لە کوردستانی ئێمەشدا هەمچین شتێک بێتە پێشێ. یەک بەخۆ من ئەمباڵی دەکەم، ڕۆژەیە هیچ ئیش ناکەم، ڕۆژەیە پارەم دێتە دەستی، جاری وایە هیچ نانیش بخۆ. هیوادارم و دیاردە نەمینێت و گەنجەکانمان بێکار نەبێت و کوڕەکان لە کار و پشتیوانە وەرگرن. من ناوم ڕامێژ قادرە، دانیشتووی شاری هەولێرم. داواکارم لە حکوومەت لەلایەنە پەیوەنددارەکان کە مافی کارکردن بپارێزن، چونکە تا ئێستا هیچ بڕیارێک نییە بە ناوی مافی کارکردن. بۆیە داوا دەکەم لە پەرلەمان کە بڕیارێک دەرچێت سەبارەت بە پاراستنی مافی کار. من ئاڵام بەجەد مەجید وەکو هەوڵاتیەکی هەرێمی کوردستان پێم وایە مافی کرێکار لە کوردستان بوونی لە پارێزرێتن لە چاو وڵاتانی خەلیجی. بۆ نمونە لە ماوەی ڕابردوو لە وڵاتی کوێر کچێک یا پەنجەرە خاوێن دەکاتەوە لە ناکاو لە جیاتی ئەوەی وجدانیان قبول بکاتن یارمەتی بدە کەسی بەرامبەر ڤیدیۆ لێگریت و تا بەردەبێتە خوارەوە. بەڵای من ڕێکخراوێک هەبێت یان وەزارەتێک کە ئەو دیاری بکە ئایا ساڵانە چەند کرێکار ئیش دەکات چەند کرێکار ئیش ناکە، ڕێژەیەک یان هەوڵ بدەن لە بۆ ئەوەی گەنجان کە ئیش بکەن و لە بۆ ئەوەی کوردستانی خۆمان پێش بکەوێت و هەوڵ بدەن لە بۆ ئەوەی گەنجان کە زیاتر ینی ڕەغبەتیان لەسەر ئیشکردن هەبێ، یعنی ڕێکخراوێک هەبێ ئەو مافەی پێ بدە مەزەل پارە و حەقی خۆی کە ئیشی خۆی پێ بکات و چارەسەری خۆی پێ بکات کە ئەگەر شتێکی بەسەر هات لەسەر ئیش